مامۆستا الحەمدوللا لە بەرکردنەکەی ئێستا یەک لاپەڕ لە خلال 2 دقە و 18 سانیە لەبەر دەکەم لە بۆ خێرابینینەکەش ختمەک و لە خلالی 5 دقە یعنی ختمەک و 65 لاپەڕی دەبینم لە بۆ خێرا خوێندنەوەی دەنگی و بەبێ دەنگێکش زۆر ئیستیفادەم کردیە زۆر باشم لە بۆ حفظەکەش يعني سمعيك حفظي سمعي لخلال 4 دقائق من لاپەڕێکی حفظ دەکەم یەک لاپەڕی حفظ دەکەم سەمعیەکە الحمد لله يعني لا فكر كردنەوەی عقلی ئەوەی لە هەموو شتێکی يعني گۆڕایمە پێشتر کە داهاتین يعني محاضرە دەدا لە پێش مامۆستایکە لە پێش تەڵەبەکان هەڵدەستای محاضرە دەکا يعني پێشتر مەلەلێک هەبوو لە دەنگم يعني لەرزینە هەبوو لە دەنگم الحمد لله لەوەی دەستم بەو خولەی کردی ئەو لەرزینەی دەنگم هەر نەما يعني هیچ مشکلەم نییە ڕم ئێستا برێ مامۆستا بێتن ئێستا هەستا یان دەرسی دابێ وەرە محاضرەك شتێکی بدە لە فلانە دەرسیان لە فلانە شتی یان بە زمانێک ئەوها قسەی بکە ئەوەک برێ سیمینارێک بدە بە زمانێکی جیا هیچ مشکلەم نییە الحمد لله مەلەل و ئەو لەرزینی دەنگ و یان ترس الحمد لله ئەوانە میز نەما پێشتر کە هەم بوو بەس الحمد لله کە دەستم بۆ کۆرسەی کرد ئەو شتانە میز نەما خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە فکرکردنەوەشم گۆڕایە یعنی سەبارەت بە خوێندنی سەبارەت بە نوعیەتی خوێندنی یان کە لە شتێکی تەواو خراپم يعني لە هەموو شتی خراپم نا کە پێشتر فکرم دەکردەوە ئەوڕۆ لەو شتێ خراپم یان ئەم لەو شتێ باش نیمە تەواو قەت باش نابم لە باتی حەولی لە بۆ بدەم باش بم وازم لێ دەینا الحمد لله ئێستا کە شتێک لێ باش نەبووم حەولی باشتر بوونمدا لە هەر هەموو شتانێک کە دەستم پێ کردە و ئیشم لەسەری کردیە سوپاس دەبە خوای گەورە فکرکردنەوە یعنی ئیرادەم نەبوو لە بەرامبەر شتێکی کە دەستم پێ دەکرد بەردەوامیشم نەبوو لەسەر شتەکان يعني كدم كرماوە کە سار دەبوومەوە یعنی کە خاو دەبوومە یعنی لێ باش نەدەبووم خاو دەبوومەوە ڕەگ وازم لە ئیشەکەیدایان دەستم لێ دەشوشتی یعنی وازم الحمد لله بەردەوامیم هەیە لەسەر وشانێک کە دەستی پێ دەکەم ئەگەر سار دبمەوە یان خراپ بم لە بیدایەتەکان يعني ئەگەر هەفتەک 2 هەفتە لەسەری بەردەوام بمە خراپ بم واز لێ ناینم يعني بەردەوام دەبم ئەو زیاتر هەوڵ دەمە تا باش دەبم پێشتر ئەوها نەبووم جارێک 2 جار ئەوەم دەکرد ئەگەر خراپ بامە ڕێک وازم لێ دەینا ئێستا ئەگەر بە کەمیش بی لەسەر شتەکەی بەردەوام دەبم الحمد لله طبعا ئەو شتانەی زەمندا نەبوو کە دەستم بە کۆرسەکەی کردم بۆ نەوەی ئینسانەی گۆڕم پشترە ئینسانە نەبوو ئینسانێکی عەسەبی مشکلەم هەبوو لەگەر دەوروبەرم دائیمەن عەسەبی بووم زۆر سەوا عەسەبیم زۆر کەم بوویتەوە تووڕەبوونم کەم بوویتەوە یعنی زۆر جاری واشە بوو کە لەگەر ئینسانی بەرامبەر قین لە دڵ دەبووم لە بەرامبەر کەسێکیان قسەی دەکرد لا ئێرادی کە یعنی دیدی کەسی بەرامبەر دەشتێنی یان هەندێک کەسەیە کە قسەت لەگەر دەکات دڵت دەشتێنی بە بلا ئێرادی ئەوەیان ئێستا ئەوانە میز نەما یعنی بەشێکی نۆرماڵ تەماشا شتەکان دەکەم زۆر شتەکان بە توندی ناگرم یعنی لە خۆمدا بیهێڵمەوە یان فکر زۆر لە شتەکەی بکەمەوە بکاتن شتەکانی دیکەم لە دەست بڕوە الحمد لله ئێستا شتانە میچیز نەما بەڵام پێشترەوە کەسە نەبووم کە ئێستا هەمە زۆر فەرقم کردیە طبعا بەس لە لایەنی عەقلی و فکرکردنەوەی خۆم بەدەل لە شتەکانی دیکەش کە من فەرقم کردیە و لێ گۆڕایمە خوای گەورە پاداشتی بەخێرتان بداتەوە مامۆستا طبعا ئەوە هەمووی لە سای تو مامۆستایەکانی دیکەیە مامۆستا ئاوات و مامۆستا ئارزوان هەر هەمویان چکاوەی بەڕاستی زۆر لەگەرمان ماندی بووینە زۆر یعنی وەخت خۆیان لۆمە سەرف کردیە خوای گەورە پاداشتی بەخێریان بداتەوە سەرکەوتوی دنیا و قیامەتیش بن ئینشاءالله